ئەگەرچی حیزبەکانی هەڵەبجە لە دوای 55 کۆبوونەوە ڕێکەوتن لەسەر پێگەێنانی ئەنجومەنی پارێزگا، زۆری کۆبوونەوەکان خەڵکی پارێزگاکەی بێزار کرد. ئەم هاوڵاتیە دەڵێت هەڵەبجە پێویستە ئیشی زیاتری بۆ بکرێت، نەک تەنها کۆبوونەوە لە پێناو کۆبوونەوەدا. هانی بەڕاستی کۆبوونە لە دوای کۆبوونە هیچ ئەنجامێکی نەبووە. بەڕاستی خەڵکی هەڵەبجە گرفتارە، یعنی بێزارە لە چەند کۆبوونەوە لە دوای کۆبوونەوە هەتا کۆبوونەوە 20 کۆبوونەوە 30 کۆبوونەوە کراوە، هیچ ئەنجامێک و هیچ نەتیجەیەکی نەبووە. بەڕاستی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە پێک بێت بەڕاستی شتێکی چاکە بۆ خەڵکی هەڵەبجە بە تایبەتی خەڵکی فەقیر وەژار. بەپێی ڕێکەوتنی حیزبەکان دەبوو 5 مانگ ناوی کاندیدانی ئەنجومەن ڕادەستی دیوانی پارێزگا بکرێت. بەپێی زانیاریەکان تەنها بزوتنەوەی گۆڕان ناوەکانی نەناردووە. جەگری پارێزگاریش دەڵێت ڕۆژی سێشەمە کۆتا وادەیە و ناوەکان بۆ وەزارەتی ناوخۆ دەنێرن. ئەمڕۆ بزوتنەوەی گۆڕان کێشەیەکیان لە ناوەکانیانە هەبوو کە لە 5 ناوە کەسیانیان مابوونەوە یەکلا بووبووە لەو ناوانەی کە کاتی خۆی بۆ ئێمە هاتبوو بە نووسراویان، بەڵام دوانیان یەکلا نەبووەوە تاوەکو ئێستا. لەبەرەوە داوایان کرد کە ئێمە چاوەڕێیان بکەین نووسراوەکە نەکرێتاوەکو ئەو دوانیان یەکلا بێتەوە. ئینشاءڵڵا بەیانیش دەوام نییە، دوو بەیانی ڕۆژی سێشەممە ئێمە ناوەکان وەک کتابەکەش ئاڕاستەی وەزارەتی ناوخۆ دەکرێت. پێگەێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە بۆ هەموو سێکتەرەکان گرنگە و ئەنگاوێکی باشە بۆ کارابوونی پارێزگانوێیەکە. ئەمە وتەی ئەندامێکی ئەنجومەنەکەیە. لای خۆشەوە چالاکێکی کۆمەڵی مەدەنی دەڵێت هیواخوازە ئەندامانی ئەنجومەنی پارێزگا لەگەڵ دەست بەکاربوونیان ئازایانە بە دواداچوونەکانیان بۆ پرۆژەکان و دژی گەندەڵی بوەستنەوە، چونکە شارەکە پێویستی بە ئاوادانکردنەوەیە. ئەدای بەڕێوەبەرە گشتیەکان یا ئەدای هەر سێکتەرێک لە پارێزگای هەڵەبجەیە لەبەرەوەی ڕقابەیەک نییە بەسەریەوە، یعنی ئەکری ئەداکەی لە ئاستی پێویستان نەبێ. بەڵام کاتی ئەنجومەن هەبوو لێ پێچینەوەی هەبوو و بە دواتاچوونی هەبوو بۆ ئیشوکارەکان، ئەو کاتە دیارە ئیشوکارەکان باشتر و ڕێکپێکتر بەڕێوەچە. بەشێکێتە سەر حیزبەکان و بەشێکی زۆرشێکێتە سەر ئەندامەکان چالاک بن، خۆیان بە نوێنەری خەڵک بزانن و کەموکورتی و نقصانی زۆرە لەم شارە بتوانن کەموکورتەکان چارەسەرکەن لە زیاتر شتی ئیدارین و دیفاع لە پرۆژەکان بکەن، پرۆژەی باشتر بێتە شارەکەەوە. ئەو پرۆژانێک کە هەند پرۆژەی زەرور جێبەجێ بکرێت پەیوەندی بە ژیانی بەڕاستەخۆی ژیانی خەڵکەوە بێت، بە ئومێدی ئەوەی کەمێک لە گرفتەکانی خەڵک چارەسەر بێت. بەپێی زانیاریەکانی پەیام هەوڵەکان بۆ دروستکردنی ئەنجومەنەکە خێرایە و بە دواداچوونەکانیش دەرخەریەوەن. لە ماوەیەکی نزیکدا پێشاتی نوێ بە ئاڕاستی پێگەێنانی ئەنجومەنەکە دێتە پێشەوە. ئەنجومەنەکەش دامەزراوەیەکی گرنگە بۆ لێپرسینەوە بە دواداچوونی شوکارەکان لە سنووری پارێزگاکەدا. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.